ام بيشي بتنا سيرفي بريس كونفرنس كادي برهاكو او جويكي سيمينارك سر روشا جنان الهوليري اياز عبد الله نشيغاني ما تقال مداها اياز سر روشا جنان ازبار سيمينارك تي ساسكرن اتنابا سيمينار دهاتنا هاتي ساسكرن اگر هاتي ساسكرن شد دهاتي بحث كرن بالك واجد دم تبوش بدن ديار كونفرنس دست بكريا لكل جمهور دست بكر هر ایک وزیر نافخوی هرم کردستان و تاخواه بو و پیشکش کرد و هر واسطه نونرم پارلمان کردستان آماده بونه خواهی و هر واسطه نونرم پارلمان عراقش آماده بونه خواهی و نونرم سر جنب پارزگاه عراق آماده بونه خواهی و اف رهبریت هنی اوت برهنگاری و مافی جنان دکن آوانه جی آماده بونه خواهی کو اف کنفرانس هاتی ساز کردن و انها برای چطور بردامی خواهی دبیتن تا پشنی بردامی خواهی بیتن جبو هندك زانرين طيبات مقدم جلمود بقرمة أو بيزاين نبدأ ما ريفابري برهنجاري بونا تندو تيجي دجي جنان لباجره حولره كاغ مقدم دم تباش بيت هجر ما بيجي أمثال وبيش چند سالي تر ما في جنان وتندو تيجي دجي جنان چونه والله وكاتام باش سفارت بو كونفرنسا وغير باز دكين ام كونفرنسا لسه برياري 13 كا برياري انجمني اسايشين توي قلتو كان كوا سيم كونفرنسا لهولير دبسريت اون كونفرنسا لسروي كوا زيادة البيوندية لبين وزارة ناخوي هرمي كردستان ووزارة ناخوي العراق وروا انجمني والي خانمان وانجمني كارواري جنان ورخرا وكان كومال مدين كبا همانجي ديكن او زيادة اوي كونفرنسا كباز ذكريتن لسروي كوا زيادة لسر كونفرنسا سر افرتو اسايش واشتيه كوا او بريار رنگ بداتو لمؤسسات كان حكومتي هرم وبغداد ك اگر تماشا كاين حكومتي هرمي كردستان بوزي بذكرني او بريارا لوزي بذكرني او بريارا اگر سير كاين وكو وزارة ناخو شش بريو براياتي هي لهرمي كردستان وروا 28 سنگه هي كوا بو مبستي زيادة بو خدمت كرني افرت وخيزان و اگر تماشا ياسا كان كاين هرمي كردستان ياساي باري كسي ماركراتو وروا ياسا كي لسر ياسا تندجي خيزاني كاو ياسا اشتنا وانا لهرمي كردستان درتوا وروا بين وسر بسياره كي زنابت كباسي بدكي كوا تنتجي اوصل لهرمي كردستان قصاله كان دي بيش زونا ياسا اگر سير كاين دعوات ماركتين روج بروج رو لزياد بونا لبر اوج دغرتو بو ويكا روكو باسم ك لهرمي كردستان شش بريو براياتي وهروا 28 سنگه هيا او انا همو يعني شوين اشتايبت هي ابو افراد كواروت دك ولا هرمي كردستان صار مالي دالدي افرتانه كوالا هولير ولا قدميان ولا دوك ولا سليماني او انا همو هو كارن كوا افراد بتواني شوين كبير هاناي بوبات بويا دعواتو ماركتين رول زياد بونا آمار تندوتیچه دیجیتال هرم کردستان و باجر حوله تایبت و زیادتر تندوتیچه جورا تندوتیچه که هرم کردستان ده نکردن و اگر ترکیز بکه سر دهو که و حوله و سلیمانی و کرد که زیادتر کی و تندوتیچه هیا. بله خوی اگر اما سیر کنم مکو حوله باری حولهرم ئامارەکان دەتوانن لە بەڕێبەرایەتی گشتی سایتەکەیە کەوا هەموو ئامارەکانمانگانە تێدا بڵاو دەکرێتەوە وەکو هەولێر ئێمە سەیرمان کردی ئەو ساڵ داوا تۆمارکرد ڕوو لە زیادبوونە کە ئەویش لێدان و هەڕەشەوانەیە و ئەمە تەنها ئافرەت داوا تۆمار ناکە بەڵکو پیاویش داوا تۆمار دەکات بەس تەنها لەو دەماگەی 2316 داوا تۆمارکرایەکەوە دەتوانین بڵێن 300یان پیاو بووە وانتر ئافرەت بوونە کە پیاوەکانیش داوا تۆمار دەکەن لەسەر کچیان لەسەر خێزانیان لەسەر کوڕیان زیاتر لەسەر کوڕیان داوا تۆمار دەکەن وەروە ئەو داوانە کە ئێمە تێبینیمان کردووە 1200 شتێک داوا داخراوە چارەسەر بووە و 435 داوا حالەی دادگا کراون بۆ دادگاییکردن ئەوانەی کەوا تاوانی ئەنجام داوە بەرامبەر ئافرەت وەروە 600 داوایەک ماوەکەوە لەژێر لێکۆڵینەوەدایە بەڵام هەروەکو باسمان کرد زیاترین داوایەکان لەسەر لێدان و هەڕەشەیە و هەروها خۆسوتاندن بەداخەوە ئەو ساڵ خۆسوتان هەز دەکەین برین ژمارەیەک زیادی کردووە لە چاو پارسا پلانەکەیە ji بۆ داهاتووی نهێلانە تونتیجی بەڵێ هەروەکو باس کرد ئەو پلانی کارێکەوە باسی 25 دەکاکەوە زیاتر باسیەوەی دەکات تەرکیز دەکاتەوە بۆ لەسەر ژن و ئاشتی و ئاسایشکەوە دەبێت حکوومەت بە هەموو زۆرێک هەوڵ بدات بۆ ئەوەی کەوا بتوانێت کۆمەلگایەکی ئارام ژن و پیا و بەیەکسانی تێدا بژین بە یعنی حکوومەتی هەرێمەرۆک و جەنابی وەزیری ناوخۆ باسی کردکەوە حکوومەتی هەرێم 40 ملیۆن دۆلاری لەو بوارەدا سەرف کردووە کەوا ئێستاش ئەو
بەرنمەیەکەوە پلانی کارێکەوە داوا لە بەغدا کراوە کە بودجێ تایبەت بۆ ئەوی لە بەغدا پلان مؤسساتی وەکو هەرێم دروست بکرێت بۆیە حکوومەت یاریمی کوردستان ڕانەوەستاوە لەسەوەیکەوە کاری وەنەکە بەڵکو ڕۆژانە کاری وە دەکە ئێستا هەر وەکو باسکرا لە کەمپەکان لە هەموو کەمپەکان مۆبایل تیم هەیە لە کەمپەکان بۆ ئەوەش ئەو زیادبوونەی توندیژێش دەگەرێتەوە بەوەیکەوە ئاوارێکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. بله کاژن مدوێتن وێ ئەکیژی خۆیا بکەم کو نها ئەندا پەرلەمانەکە هەرێما کوردستان جەمەیە کو لەسەر لێژنا بەڕەوانیکردن لە مافێ ژنان لە پەرلەمانی کوردستانەیە بله کاژی کەژار هادی دەمێتە باش بیت هەنگەر مابیشتی هەبوو ناوان کۆنفرانساشن کاریگەریە خۆیە و چەند تەشجیعت کە ئەف کۆنفرانسە هەبن بەناوی خۆی بەخشەندە ئەو کاتێ ئێوەش باش ئەم جۆرە کۆنفرانسانە خۆی لە خۆیدا زۆر گرنگە بە تایبەتی لەم ڕۆژگاری ئەمڕۆداکەوە هەموو ئامارەکان و هەموو داتاکان ئاماژە بەوە دەکەن کە ڕێژەکانی توندوتیژی لە هەرێمی کوردستان زیادی کرێ لەگەڵ بوونی ئەو هەموو کۆر و چاڵاکی و ساڵانەکەەوە ماراسیمی زۆر بە زۆر ئەنجام دەدرێتن لەسەر سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە بەڵام ئەم کۆنفرانسەی ئەم ڕۆژتێکی تایبەتە بە بڕیاری 1325 مەجلیسی ئەمن ئەنجومەنی ئاسایش کە باس لە ژن و ئاشتی و ئاسایش دەکاتن زیاتر چۆن چارەسەری ئەو پێشێلکاریانە بکرێت بەرامبەر ئافرەت کە لە کاتی جەنگ و ناکۆچی ململانیەکان ڕوودەداتن هەم لە کاتی ڕوودانی هەم لە دوایشدا بۆیە لە هەرێمی کوردستان هۆشیارکردنەوەی تاکەکانی ئێمە بە تایبەتی لە ڕووی یاساییەوە ئێمە زۆر بە گرنگی دەزانین چکە هەموو کارەکان دەبێ بە یاسا ڕێک بخرێن جا ئەگەر تاچ کۆمەڵگاش هۆشیاری لەم بارەوە نەبێتن چۆن ئەم یاسایانە بە پێی پێویست دەڕواتە بواری جێبەجێکردنەوە سوپاس بۆی بەڕێزیش دەستان خۆش بله کاژن دیارە ئەوانە تەرکیز لەسەر هەبوون ئەوان جوورە کۆنفرانسا کرد و پتر داخلانیتوان پتر تشجيع كان هبون أوان كونفرنس أنا هبت الهرم الكردستاني وهر وسط تشجيع كان لسر جم بارزجهن هرم الكردستاني وبارزجهن دنيا العراق هبن داكو توندو تجي دجي جنا نه تكرن. بالإسباس بو نوشجان ما ياس عبد الله كوش هوليرت يلمد أبي سبارت